زۆر سپاس کاک جەلال و دەستخۆشیش لە دکتۆر عیرفانەکەم بە تایبەتی سەرەتای ئەم وانەیە کە وەکو بناغەیەکی بۆ دانا بۆ جیاکاری لە بینی پەیمان و گرێبەستە. وەکەوەی کە کاک دکتۆر باسی کرد، پەیمانی وەک بابەتێکی ئەخلاقی یا وابەستەبوونێکی ئەخلاقی ناساند کە ئەرف و مافی تێدا نییە، بەڵام گرێبەست مادام دەکەوێتە ناو کردەوە ئەرف و مافەکانی تێدا دیاری دەکرێت. حەزم دەکرد زیاتر لەسەر ئەو بابەتە بڕوا، چونکە بەڕاستی بابەتێکی وردە کاتێک شتێکەکەیتە بناغات تا بناغەکە ڕۆشنتر بێت، ئاسانتر بنیادەکەی لەسەر دەمرێت و تێگەشتنیش لەبارەیەوە زیاتر دەبێت. بەڵام ئەوەی کە من تێبینم لەسەری هەیە کاتێک کە گرێبەستێک واژوو دەکەین، گرێبەست بۆ نمونە فۆرمی پەیمانەکە کە دێتە ناو عەقدێکەوە بەنووسراو هەیە و کۆمەڵێک دوو لایەن یا چەند لایەنێک تێیدا بە کۆمەڵێک خاڵ ڕازی دەبن کە ئەمە ئەرک و مافەکانی ئەو جەماعەتەوە ئەرک و مافەکانی جەماعەتێکی ترە. دوایی بۆ نمونە من لایەنێکی گرێبەستەکەم ئەڵێم پەیمانم داوە وابەستە بم بەو ئەرک و مافانەی کە لە ناو گرێبەستەکەدا هەیە. لێرەدا یەک تۆزلای من ڕوون نییە، ئایا پەیمان پێش گرێبەستەکەوە یا گرێبەست پێش پەیمانەکەوە؟ چونکە ئەگەر قەرار بێ پەیمان بابەتێکی ئەخلاقی بێت حتمما دەبێت لەسەر و گرێبەستەوە بێت. ئەمە یەکێک لەو شتانەی کە من قسەم لەسەریان هەبوو. سەبارەت بە گرێبەست دووبارە کە کاک دکتۆر باسی کرد، فەرموویان کە لە ناو گرێبەستە ئەو لایەنانەی کە لە ناو گرێبەستەکە بەشدارن ئەبێ هەر یەکەیان شتێکی هەبێت بیدات. بەم شکڵە هەردوو لایەن ڕێک دەکەون، گرێبەستەکە واژووەکەن و پابەند دەبن بە بەندوبارەکانیەوە. فەرەزنا من و کاک دکتۆر دوو باقمان هەیە و هەردووکمان لە تەنیشتێکەوە سنوورێکمان لە بەیندایە. لێرەدا ئێمە گرێبەستێک واژوو دەکەین لەسەر ئەوەی کە نە من بڕۆمە ناو مڵکەکەی دکتۆرە و نە کاک دکتۆریش بێتە ناو مڵکەکەی بنەوە، لە کاتێکا هیچ کاممان هیچمان نەداوە. ئەگەر کاک دکتۆر ڕوونکردنەوە لەسەرەوە بدات مەمنون دەبێت. سەبارەت بەو بابەتەی خێزانەش کە باسی کرد، باسی فەرمانبەرداری و فەرمانڕەوایی لە نێوان ژن و مێردا، من تێڕوانینێکی ترم هەیە کە ئەگەر کاک دکتۆر زیاتر دیسان ئەوەمان بۆ ڕوون کاتەوە هەر باشە بۆ ئێمە بۆ ئەوەی تێی بگەن، چونکە لای من لەسەر ئەساسی بژێوی و کارکردن نییە ئەوەی کە لە نێوان ژن و مێردا هەیە، بەڵکە لەسەر ئەساسێکی ترە کە بە سروشت لە ناو پیا و ئافرەتدا هەیە. بۆ نمونە ئەوەی ئافرەت لە پیاوی دەوێت بژێویشیان نییە، چونکە لە حاڵی حازری ئەمڕۆ چ لە کۆمەڵگای خۆمان چ لە کۆمەڵگە ئەوروپیەکان وەک ئەوەی کە کاک دکتۆریش باسی کراوانیش دەتوانن پارە بهێننەوە ماڵەوە، بەڵام هێشتاش بۆ پرسێک یا بۆ ڕاوێژێک ئەگەڕێنەوە بۆ پیاوەکانیان. ئەمە تەنها نەک لە کۆمەڵگای خۆمانەکە نمونەم هەیە، لە کۆمەڵگای ئەمریکاشە. بۆ نمونە من ڕەفیقێکم هەبوو، ڕەفیقەکەم پیاوی خۆی هەبوو، عایلەی خۆی هەبوو، ئەوانە داوەتم کرد بانگێکشم کرد کە ئێوارەیەک پێکەوە بین بیهێنمەوە بۆ ناو عایلەکەی خۆمان. پێم وتی let me ask my man. لە کاتێکا ئەو ویشەیەکە ئەوەی کردووە و پارێشکەوە پێیایە کرد ڕەنگە پیاوەکە زیاتر پشت بەم ببەستێت. یعنی چی؟ یعنی ببوورە ینی ڕێم بدە بە پرس بە پیاوەکەم بکەم یا ڕزامەندی پیاوەکەم بەدەست بهێنم. سەبارەت بە کۆمەڵگەیەک کە پاتریارکی بێ یا ماتریارکی بێت، هەست ناکەم پیاو سالاری مانای ئەوە بێت کە ئیلا پیاو ئەبێ فەرمان دەرکەن. لە ماتریارکیشە بە هەمان شێوە هەمان حەقیان داوە بە پیاو، چونکە من پێم وایە ئافرەت لە بەرپرسیارەتی خۆی دەدزێتەوە، ئەیەوێ بەرپرسیارەتەکە بخاتە ئاستی پیاوەکەەوە. بۆیە وا دەردەکەوێت کە پیاو سالاری یا ئافرەت وان نیشان دەدات کە ئەمە ئەبێ بگەڕێتەوە بۆ پیاوەکەی فەرمان لەوە وەربگرێت، لە کاتێکە ئەترسێت
و نایەوێت خۆی لەو بەرپرسیارەتە وەربدات بەرپرسیارەتەکە ئەداتە پەنای پیاوەکەی ئەگەر کاک دکتۆر لەسەر ڕوونکردنەوەمان بداتێ زیاتر مەمنون دەبیت زۆر سپاس بۆ ئێوەش سەبارەت بە بەشی یەکەمت بەڕاستی لەسەر پەیمان و گرێبەست و ئەوانە مەوزوعەکە بەحەقەت پێم مەوزوعێکی زۆر باشە و پێشم باشە سمیناری تایبەت لەسەر ئەوە بکرێت ئەو برادرە پرسیاری کرد پەیمان و گرێبەست ئەمە زۆر جار بۆم پرسیار دەبینی عەقدی زەواج لەسەر ئەو ئیلتزاماتی کە تێیدا هەیە لەسەر مارەیەکە لەسەر فڵانە بوویتە بەربەستە کە دوو ئینسانەکە ناتوان یەکجیا بنەوە جەبۆیە بەلای من پەیمانەکە مهمترە شتە معنەویەکە مهمترە خۆ ئێستا لە دەرەوە دەیان کەس ینی بەیەکەوە ئەژین و یەک وەرەقەشیان لە بەیندانیە بەڵام بەیەکەوە ئەژینەکەیان خۆشێ و تاوکاتە منداڵیشیان خستیتەوە کەواتە من پەیمانەکەم پێم مهمترە و دوو کەسە کە پەیمان بێتی لەناوجا بە هەر نەوع عەقدێکی کە بەیەکەوە بژین جەبۆیە ئەگەر ئەو مەوزوعات زیاتر ئیش سەر بکەیت پێم شتێکی زۆر باشە بۆیەش گوتم لەسەر ئەندێشەی حساب نەکەی ڕەخنەکەم ئەگە بە سینگەشی فراوانە لێوەربگری ئەو قسەی کە جێم لە وەستا جەلال بدرێت کوردانی تاراوگە لە نێوان کولتور و میوان و خانە خوێدا ئەو مۆزوعی جەنابەت بۆ کێشەی پەروەردەی بڵێ یعنی هەستم کرد تۆزت بۆ ئەو گروپە لەوانەیە هەم قورس بی زۆر ئەکادیمی بوو زۆرش بە درێژی بوو چ ئەو گروپەیەم بەشیشان لێ دەناسم بەشی زۆریان باگراوندی سیاسیان هەیە لەوانەیە حەزیان لێ وایە زیاتر پەنجە لەسەر لایەنە پەروەردەیەکە لایەنە سیاسیەکە لایەنی فەلسەفیەکە دەستنیشان بکەین لەو مۆڤڵەکە کێشەی ئەم لە وەستان پرسی وتم هەدەفتان لەو پرسیارەی چییە بە خۆت مادام جەنابەت دکتۆرایت و مەجالی ڕسیە شوانە شارەزای دەبی کێشەکان وردکەینەوە وتم ئایا کێشەکە لە بۆ ئەو کەسانەیە کە وەکو منداڵی من و منداڵی وەستا جەلال و منداڵی خەڵکێکە لێرەوە پۆلیسیان خوێندیان پۆلی شەشیان تەواو کردی و چوونەتە ئەوێ بە سیستەمێک و لێرە ژیاون چوونە لەوێ چۆن لەوێ ئیندیماجکەن و چۆن لەگەر ئەوێ ڕابێن ئەوە جا بۆ پرسیارە بداتەوە شۆکار دکتۆر یان ئێمە سیستەمی پەروەردەی ئێمە لە کوردستان چۆن بتوانین بیگونجێنین لەگەڵ سیستەمی دەرەوە لەگەڵ سیستەمەکی ئەوروپیە سیستەمەکی کەنەدیە یاخود ئەمریکی هەر جێگایە ئەوجا من بەداخۆ لە سمینارەکانی پێش ئامادە نەبووم نازانم بەرنامەی داهاتوو بەس مادەم ئەوها بەرنامەیە هەبی من ژێراوەیەک شەوقان بەشداری دەکەم و بە خۆشحاڵیەوە بەس هیوادارم ئەگەر ڕێی جیاوازمان هەبوو لێتری قبوڵی بکەین ئەوە بەلای من شتێکی زۆر گرنگە ئەزانین چۆنە کار کرد مەسەلەی پەروەردەی بەحەقەت لەوە ئەگەر بابینە سەر لایەنی یەکەم کە ئەو خانەوادانەی دەچنە ئەوێ کێشەی خۆی هەیە ئەم بخۆم کێشەم نەبووە چکە منداڵەکان لەوێ لەدایک بوون بەخۆشم نەدرێ بوومە لە هۆڵەندا بووم بە هەروە باسیکەم لەگەڵ وەزعەکەی ڕاهاتین و بەڵام دوای گەڕاینەوە ئێرە 10 ساڵ منداڵەکانم لێرە بوون بەس کە چوونەوە کێشەیان بۆ دروست باوەڕ بکە تۆ ئێستا لە ئەوروپا کێشە زۆر پیا بووە یعنی کچەکەم کە لێرە ڕۆی سەرفیسێ متەوەسەدەکان نۆی ناوەند تەواو کردبوو لەوێ لە سوار دانیشت ساڵی یەکەم بەردەوام سەرێشەی دەگرت کاک تۆ لەوێ کێشە پیا بووە ئەو لیبرالیەتە لەگە ئەو تاگەراییە وەزعی وای دروست کردی خەریکە لەوێش پەروەردە و قسەی بۆشی لێهاتیە یعنی دەیگوت مەسەڵەن بابە دەیگوت کێشە ئەوەیە مامۆستا تەلەبە مامۆستۆزە قسە دەکات تەلەبە زۆر بە ئاسانیکرد مامۆستا تفاڵ ماندی بوون بەس نیواز ناینی چوونە دەرەیان هەیە لاغ ڕستەدانانیان هەیە ئیلتیزام نەکردن هەیە بەڵام یەک شتیان ئەوان جیاوازیەکەی لەگەڵ ئێمە چییە کچەکەی من بۆ سەرفی چوار حەزی لە قانون بوو لە چوارەوە مەکتەب ئەوەی بۆ دۆزیەوە تەطبیق لە مەکتەبێکی محامات 500 ساعات ئەوە 2 ساڵە ئێستا بەقەدەر مستەڵەحەکان بەقەدەر نیوە حاکمەک دەزانی لە بابەتی خۆی زانیان کە ئەو مەجالە تیۆریەکە خەریکە ئەوە نابی سەرکەوتوو نابی هاتنە مەجالی پراکتیکی ئێستا بۆ کاک دکتۆر کۆمەڵەشتی ڕوون کردەوە بەڵام ئەوەی کە جێ پرسیارە لای من هەستەکەم ئەو پۆلێنکردنەی کە کردی لەسەر بنچینەی کۆمەڵگەی پیشەسازی و کشتتوکاڵیەکە زۆر دەقیق نییە ئەگەر هەربی کاتە بنچینەی خێزانی و تاکەسیەکە ئەوە هەستەکەم دەقیقترە لەوەیە ئەو پرسیارم هەبوو هەمان پرسیارکە پۆلێنکردنێک کە کۆمەڵگەی کشتتوکاڵی و کۆمەڵگەی پیشەسازیت بەکارهێنا کە کشتتوکاڵیەکە بۆ خێزان و ئەوی تریش هەستەکەمەوە زۆر دەقیق نییە چونکە ئەکرێت لە کۆمەڵگەی کشتتوکاڵیا
کۆمەڵێ شتە هەبێت کە پیشەسازیانە بێت یاخودە پێچەوانەشەوە. ئەو هەمان پرسیارم هەیە کە حسابکردن بۆ سروشتی ژن و پیا و جیاوازی سروشتی ژن و پیا ئایا لەم گرێبەستانەیە هیچ حسابێک کراوە یاخود نا لە کشتتوکەڵیەکانە چۆن کراوە لە پیشەسازیەکانە چۆن کراوە ئەوە یەک دووەم لای ئێمە تا ئێسش ینی ڕۆڵی دین لەم پۆلێنبەندی لەم ئەرکانەیە کە دراوەتە سەر ئافرەت و پیاوەکە ینی دین ڕۆڵێکی گەورە دەبینێت لەوەی کە بە پیاوەکەڵێت تۆ ئەو ئەرکانت لەسرە بە ژنەکەش دەڵێتەوە ئەرکان لەسەرەوە تا ئێستا ئێمە ئەبێت لای مامۆستای ئاینی گرێبەستەکە بکەین دواتر ئەچێتە ناو دەستگا حکومیەکان و مەحکەمەوە. خاڵێکی دیگە کە ئەمێ قسەی لەسەرکەم ئەویش ئەوەیە هەست ناکەم پیا و ویستی ئافرەت نەفی کاتەوە لە هەمان کاتا پیا و ویستەکەی بەندە ینی ویستی خراوەتە ژێر کۆمەڵێک ئەرکەوە کە ئەبێ بیکە بەویستی خۆی بێ لەوانەیە کۆمەڵەشت نەکا بەڵام ناچارە بیکات ئەویش ناچار کراوە چۆن ئافرەتەکە ناچار کراوە بە کۆمەڵێ ئەرک ئەمیش ناچار کراوە بە کۆمەڵێک ئەرک بۆیە هەستەکەم هێزەکەی لەسەروی هەردووکیانەوە ویستی ئەوان بەو هێزە ینی کۆنتترۆل کراوە. زۆر سپاس بنەرەوە. لای ئێمە لە فیلەن بۆ نمونە مەسەلەی گرێدانی ئابووری ئەو شتانەی گۆڕاوە لەبەرەوەی سووری استیفادە زۆر بووە ئەوەی خەڵکە بوو بە خاتی بەرژەوەندی ئابووری ئەمانە زەواجیان کردووە و دواتر زیابوونەتەوە لە کاتی کە زیابوونەتەوەی دانەیەکیان یا ژنەکە یا پیاوەکە دەوڵەمەند بوو ئەوەی تر کەڵکی لێوەرگرتووە بە خراپی اینجا ئێستا قانونێک هەیە دەمێکە هەیە ئەو بە تاریخەکەی نازانم بکەوێ بەڵام ئەو قانونە وایە کە زەواجی مەرجدار هەیە شەرتی هەیە ئەو دوو کەس ئەتوانە زەواج بکەن و ئابووریان تێکەڵ نەکەن ئەمە یەک بەمە وەکو خەڵکی گشتی عادەتەن لێرە ئەزنەبی و با بڵێن بەتایبەت خەڵکی وڵاتە ئەسبەکە با بڵێن هەمیان ئیشەکەن ژن و پیاو ئیشەکەن زۆر دەگمەن هەیە ژنێکیاوێکی ژنەکە یعنی لەباری ئابووریەوە کەمتر مەجبوری یەکترن و ئەو دوو کەسەش کە ئارەزومەندانە ئەگەر زەواج دەکەن یا زەواجی مەدەنی بۆ منە لە ماڵەوە بەیەکەوە ژین بەڵام زەواج ناکەن زەواجی ڕەسمی اینجا ئەمەش با بڵێن لە بەرچاو بگیرێ بەڕاستی ئێستا ئەمڕۆ لەگەڵ برادری قسەمان کرد هێلسینکی دادەنیشتێ وتی لە هێلسینکی بەپێی ئیحساییە 67 خەڵک بەتەنها دەژین یعنی لە خارجی زەواج اینجا ئەمەش بەشێکە لە بەرچاو بگیرێ لە کاتی جیابوونەوە دوو کەس کە جیا دەبنەوە ئیتر مافەکانیان پارێزراوە منداڵیش کەمتری وەکو مڵک قسەی دەکرێت بۆ نمونە ئێمە لە منداڵ پارێزان زۆر تەرجمەشیان زۆر واکەین لە منداڵ پارێزان زۆر دایک و باوک مشکلیان هەبێ دایکەڵێ من حەقم هەیە مەسەڵەن منداڵەکەی خۆم ببین یا ئەگەر باوک منداڵەکەی نابینێ ئەڵێ من حەقم هەیە منداڵەکەم ببینم منداڵەکەم لام بێ یەکسانی ژن و پیاو دەبێ لێرە هەبێ مەسەڵەن لە ڕوانگەی دەوڵەتەوە ئەمان ئەڵێن نا دایک و باوک ناشیان منداڵ دەبێت لە ڕوانگەی بەرژەوەندی منداڵەکە سیر بێ ئایا ئەو منداڵە دەیەوێتەوە ببینێ ئایا لە خەزانجی منداڵە پێت ئێستا باوک تۆ منداڵەکەی خۆت ببینی و یان دایک منداڵەکەی خۆت ببینی ئەمە بەشێک ئەمە شتێکی تازەیەوە لە بواری خارجیەکانیش ئێستاکە لە خاڵەکە بەحسیەوە کرد کە لەباری ئابووریەوە بۆ نمونە ژنەکە ئەڵێ من تۆ من بەخێو ناکەی پیاوەکەی ئەڵێ ئاڵێ دەوڵەت بەخێومەکە ئەمە ئێستا بەرەو گۆڕانەشی زۆرە ڕوا گۆڕانەکەژەوەی کە با بڵێن ئەو کۆمەکەی کە سۆسیالێ کرداران بە خەڵکی بێکار و بێدەرامەت وردەکەم بۆتەوە تا ئاستێکی زۆر ڕۆشت و ئێستا ڕاستەکەی کەسێکە بێکار بێ و کەسێکە ئیژکا لە خێزان ئابووری هەردووشی تێکەڵ دەکرد تەنانەت ئەگەر دوو برا یا دوو خوشک لە ماڵێک بژین داهاتی بژێ و داوا بکەن لە دەوڵەت داهاتی هەردووشیان پێ حسابە بێ لە کرێخان و لە پارێکارەبە ئەمانە بەرەوێن لە چوارچێوەی ماڵێک بژین و دینیان هەیە مەسروفێکیان هەیە مەسەڵەن بێرە کۆڵوانێک خواردن دروست بکەن. ئەوەی کە من باسی دەکەم لە ڕاستیا گرێبەست نییە بۆ مانایی کە ئێمە دەچین لە مەحکەمە گرێبەستێ دەکەین. ئەوەی کە من باسی دەکەم ئەو گرێبەستەیە کە لە ناو مێشکی تاکەکانە هەیە یعنی تەنانەت دەگەر ژن و پیاوێک لە ئەوروپا زەواجی ڕسمیش نەکەن پەیڕەوی لە پەیوەندیەکانیانە پەیڕەوی لە مۆراڵێک دەکەن و خۆیان مافو ئەرکەکان
لە ناویانە کار دەکا کە ئەمانە مافەکە چیە و ئەرکەکە چییە و ئەسەن تۆ کاتێ دەچی گرێبەست دەکەی گرێبەست خۆ هیچ مافو ئەرکی تیانە ینی گرێبەستێکە و تۆ تەنها ینی وەکو بڵێ جۆرێک لە ڕەوایەتی دەدات لە ناو قانونە ئەم شانە هەیە لە کاتێکا کە مشکلە لە ناو ئینەکە دروست بێت بەس وەکو تر ئەمەی کە لە ناو قانونی شایەت تەنانەت دەسە زۆر ئەوانەی زەواجیان کردووە زۆر کەمیان دەزانن چی لە ناو قانونە هەیە ژنەکە مافی چیە و پیاوەکە مافی چییە ئەوەی کە هەیە لە ناو مۆراڵەکە پێت دەدا کە ئەمە ئەمەیە ینی کۆی ئەو مۆراڵی کە لە مێشکی ئەو تاکایە و کۆی ئەو گیانەیە لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی ئەو ژینگە پەروەردەیی کە تایەتی نەقل بووە یان گوازراوەتەوە بۆ ناو ئێرەی بە هەم بە دانەکانی کە ئەو سیستەمە ڕێکیان دەخا نەریتەکە هەم بە نەریتەکەەوە ینی هەمووی ئەوە گوازراوەتەوە ئەمەم لە کۆرسی پەروەردەکە زۆر بە وردی لەسەری ڕۆشتم لێرە نامەوێ باسی کەمەوە بە جۆرێکی تر ئەو دوانە ئەگەر بچن لە مەحکەمە ئەگەر بڕیاریان دابێ پێکەوە بژین لە مەحکەمەش زەواج نەکەن لا هیچ لە کەنیسەش نەیکەن پەیڕەوی لە مۆراڵێک دەکەن لە پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتر و ئەم مۆراڵە هەمان ئەو مۆراڵەیە کە ژن و پیاوێک لە ناو لە مەحکەمە بڵێن لە باگدێک زەواجیان کردووە ئەو وەستاوەتەوە سەر مۆراڵی تاکەکان ینی تاکەکان بەپێی ئەو مۆراڵە چۆن دەجوڵێنەوە بێگومان کە شتەکان دەگۆڕێن یاساکان دەگۆڕێن ینی لەلایەن حکوومەتەوە دەگۆڕێت ئەو تێکەڵکردنیابووری کە باسی کرد کاکسەفین ئەوە تەبەن هەر ئەوەیە کە من باسم کرد ینی ئەگەر یەکێکیشان ئیشی هەبێت لەوانەیە لە ڕێگەی کەمکردنەوەی باش لەسەری و ئەو پارەیە حکومەت وەکو وایە لە باجەکە لەو وەرگێت و دوایی بیدا بە بەوی تریان بۆەوەی فعلان ئەوی تر بۆی نەبێ بڵێ من تۆ بەخێو دەکەم و ئەم دابەشکردنە حکومەت دەیکا ینی ئەم کەسا کە ئیش دەکا و ئەم پارەیە کە دەیدا بە حکومەت دەبێ بە یە حکومەت لە حکومەتەوە جارێکی تر دەدرێتەوە بەم کەسە لە ڕێگەی ئەم کەسەوە ینی دەبێت سەرف بکرێت بۆ کەسەکەی تریش لەبەرەوە ئەم پارەیە هی کەسەکە نییە ینی لە مڵکیەکەی ئەوەی کە هی گڵ دەڵێ ینی غەریب کراوەتەوە ینی لە مڵکێتی ئەو خراوە بووەتە مڵکی حکومەت و حکومەت خۆی دەیداوەکو ئەرکێک دەیدا بە و تاکە کەسەی تر لەبەرەوە مۆراڵ علاقەی ینی هیچ زەواجێک عەقدێکی بڵێنە عەقدێکەکان لە مەحکەمە دەکرێت یا لە شوێنێک دەکرێت بەڕاستیەوە نایکاتە زەواجێکی مۆراڵی ئەوە دەیکاتە زەواجێکی مۆراڵی کە بەپێی مۆراڵەکە ئەو دوانە لە ناو پەیوەندیان بن واگەر بەپێ ئەو مۆراڵە لە ناو پەیوەندیان نەبوون توزانم لەگەر لای سەد مەلاژمارە بڕابن بەڕاستی ئەو ئەرکە جێبەجێ ناکەن ئەگەر پەیمانەکەش دینی بێکە پەیمانە ینی مەزەبیەکە یا شەریعەتیەکە دەیخوازێ ئەو کاتە کە ئەمەیان نەکردە مەرک و مافەیان جێبەجێ نەکردەوانە لە ڕاستیا وەکو بڵێ خیانەتیان لە گرێبەستەکە کردووە و گرێبەستەی کە نەکراوە ینی بە ڕسمی نەکراوە ئەمە گرێبەستەکە خۆی هەیە ینی لە شوێنێکی ڕسمیە تۆ ئەم گرێبەستە لەگەڵ ڕازیبوونی ئەو دوو کەسە گرێبەستەکە هەیە بەڵام ئەمە بۆ ئەوەی هێزێکی تر چاودێری ئەم گرێبەستە بکە ینی لایەنێکی تر ئەمە دەکرێت بە شتێکی نووسراوە کە کرا بە شتێکی نووسراو ئەو لایەنە چاودێری ئەم گرێبەستە دەکە لەبەرەوە گرێبەستەکە خۆی وەکو خۆی ئەوەی کە لە مەحکەمە دەکرێت ئەمە لێرانە هێزەکەی لەویانە هێزەکەی لەو پەروەردایەکە و تاکە تایە و ژینگە پەروەردەیە کە پەروەردە بووە لەوێ فێر بووە کە ژن و پیا و کاتێک کە پێکەوە دەمن چی بەرامبەر یەک دەکەن چۆنن واڵسوکەوتیان چۆنە بەرامبەر یەک و لێرەوە ئەو هینانە وەردەگری ئەو ئەرک و مافانە وەردەگرێت و ئەمانەشن کە لە یاساکان تۆمار کراون ینی لەوێ لە بینی یاسا و پەروەردە هین نییە وەکو بڵێ پەروەردەکە شتێک بێت و یاساکان شتێکی تر بێت و یاساکان بەپێی ئەو مۆراڵەدا دەڕێژێن لەبەرەوە گەر بەپێی ئەو مۆراڵەدا نەڕێژێن تاکەکان جێبەجێی ناکەن و تۆ لەسەر ئەوە پەروەردەت کردو ئەوە لەبەرەوە دەمەوێ هەر لە ئێستاوەوە جیاکەنەوە و من باسی ئەو هینە دەکەم ئەو گرێبەستە دەکەم کە گرێبەستێکە فرمانەکانی ئەرک و مافەکانی لە ناو مێشکی تاکەکایە کەس
ینی فێر کراوە بەبێ ئەوەی کەس فێریکە لە محکەمە فێر ناکرێ بڵێت و ئەمە دەبێ ئاوا بکەی لەگەڵ ژنەکەت و ژنەکەت لەو حاڵەتە ئاوا بکات و ئەمە نظامێکە لە ئەبێت و نابێت لەوەی کە من چی بکەم و چی نەکەم لە فلانە موقفدا ئەمە گەر لە ناو کەسەکە خۆیان نەبێت ناتوانێمە لە کەسێکی تری وەرگێت و ئەمە دەبێ ئەم تاکە خۆی ئەمەی وەرگرت بێت لە ڕاستیا پۆلێنکردنی کۆمەلگای ئەوەی کە کۆمەلگای کوشتتوکاڵی پیشتەسازی ئەوە دابشکردنی کۆمەڵناسەکانە ئەوەی پۆلێنکردنەکەی من ئەوە بوو کە من وتم یەکەی ئەساسی لە ناو کۆمەلگای ئەم کۆمەلگایانە خێزانە و خێزان کەسێتیەکەیە خێزان ناسنامەی هەیە لەوی ترا تاکەکە ناسنامەیە تاکەکە ناسنامەی هەیە بۆیە ئەمیانم ناونا کۆمەلگای خێزانەکانە ویتریانم ناونا کۆمەلگای تاکەکان واز دەکەم ئەوەی من کە لێرە خۆم ئەو چەمکەی دام ڕشتووە و پۆلێنی کردومە لەگەڵ ئەو ئەساسی کە لەم بابەتە هێنام گونجاوترە فعلەن لەوەی کۆمەلگای کوشتتوکاڵی و کۆمەلگای پیشەسازی جگە لەوە لە کۆمەلگاکانی ئێمە ئێستا ئێمە لە ناو کۆمەلگایەکی پیشەسازیە دەشین پیشەکان دروست بوون بەڵام لە عینی کاتا بۆ نمونە گرێبەستی هاوسەرگیری هەر گرێبەستە کۆنەکەیە ئەمە وەکو بڵێ ناوەڕۆکەکەی ئەوەی کە مافوەرکەکان دیاری دەکات دەستکاری نەکراوە لە ڕووی قانونی و لە ڕووی شەرعیەوە بڵین و ئەمە پێویستی بە جارێکی تر سەر لە نوێ تازەکردنەوەیەتی بە پێی دادوەری یعنی کاتێک کە ئەم ژنە ئیتر پێداویستێ بنچینە یەکانی خۆی دابین دەکا ئیتر مافەکانی دەگۆڕێن لە ڕاستیە ئەگەر کاتێککە تۆ بە پێی گرێبەستە کۆنەکە لەگەڵ یا بجوڵیتەوە ینی پیاوەکە لەگەڵ ژنەکە بجوڵێتەوە ینی زوڵم لە ژنەکە دەکات کە لێرە ئەو لەناو ینی کاری خۆی دەکات شتا ئەوانە پێداویستە بنچینەکانی خۆی دابین دەکات لەبەرەوە دەبێ ئەمە وەکو بڵێ گۆڕانێکی بەسەرابێ و ئەمە خەلەلێکی گەورەی لەناو خێزانە دروست کردووە لە کۆمەلگای ئێمە ینی لەو کۆمەلگایانەی کە بوون بە پیشەسازی و کارەکان لە ژن سنداوەتەوە لە ماڵەوە و ژن هاتووەتە دەرێ و کاری ماڵەوەش جاری وایە ژنەکەی دەرەوە ماڵەوەش دەکات ینی ئێستەیەکێک لەو برادەرانە باسی ئەوەی کرد من کاتێکە ژنەکەم لە ماڵەوە ئیشەکان دەکات من هەست بە ناڕەحەتێکی زۆر دەکەم چونکە ئەویش وەکو من دەچێتە دەرەوە ئیش دەکات و ینی ئەمە جۆرەکە ئەگەر بەپێی گرێبەستە کۆنەکە بڕوا دەبێ ژنا ئەمانەش بکا و ئەوی ترەوە دەڵێ کەفی خۆیەتی دەیکا نایکا من خۆ پێم نەبوو تۆ بیکایەت نیکە ینی ئەمە جواب نییە دەبێت فعلەن تۆ ئەم گرێبەستە جارێکی تر کاری لەسەر بکرێتەوە و مشەریعەکان چ ئەوانەی ئاینین چ ئەوانەی کە قانونین بیان کار لەسەر ئەوە بکەن ئەم گرێبەستە نەکار داڕێژنەوە بەڵکو لە ناو پرۆسەی پەروەردە ئەو فرمانانە ینی داخلکەن بیانە ناو پرۆسەی پەروەردەوە بۆ ئەوەی بەڕاستی ئەو خێزانەی کە ئێستا خێزانێکی هەڵوەشاوەیە لە ناوەوە تەنها شتێک ڕایگرتووە لە دەرەوە کە من دەمیستە و شتە باسکەم وە کە چییە ئەوە بەس دیارەکاتەکە نییە و هەڵی دەگرم بۆ سیمیناری داهاتوو ئەمە بەڕاستی بۆەوەی چاکسازی تیا بکەی ئەم خێزانە دەبێت بیت لە ناو پەروەردە ناوەڕۆک بدەیتەوە بەو گرێبەستە و ناوەڕۆکیش بدەیتەوە بۆ گرێبەستە دەبێ ئەرک و مافی تازە بخیتە ناو گرێبەستەکەەوە و ئەمانە بەڕاستی کار بکەن و ئەمە دەبێت دواتریش کە هەر بەوە نابێت کە تۆ لە ناو قانون نابیگۆڕی لە ناو قانون نابیگۆڕی هیچ لە مەسەلەکان ناگۆڕێت ئەمە لە پرۆسەی پەروەردە دەبێت بگۆڕێت لە پرۆسەی پەروەردە ینی ئەم کچ و کوڕە کەسبینە دەچن زەواج دەکەن بزانن عەدالەت لە چیایە کاتێک کە دەبن بە ژن و مێرد و بەپێی ئەو عەدالەتە کە تێبگەێنن کە چی مافی ئەوانە چی ئەرکی ئەوانە و ئەمە دەبێت نەگەر پێبگەێنە دەبێت لەو جۆرە لە خێزان دروست بێ کە ئەو ئەرس و کەوتە مۆرالیە لەگەڵ یەکا دەکەن کە منداڵەکانیان لە ڕێگەی ئەرس و کەوتەوە فێر دەبێت کە دەبێت ژن و پیا و چۆن ئەرس و کەوت لەگەڵ یەکا بکەن بەڵام لێرە ئەرک و مافەکان ئاسەن ئەو ئەرک و مافانەی لە ناو مۆراڵە کۆنەکە دراوە بەو بڵێنە هەبووە دراوە بەو گرێبەستە ئەوە کاری پێ ناکرێەوە لە ناو کۆمەلگاین بووە ینی تعتیل بووە ئەرک و مافەکان ینی هیچ ژن و پیاوێک بەپی ئەوە ئەرس و کەوت ناکە کە 100 ساڵ لەمەوە پێش ژن و پیاوێک ماوەڵیان کردووە بۆچی چونکە جاران ژنە لە ماڵەوە بووە
ئیشی نەبوو لە دەرەوە بۆی نەعیب بوو بچێتە دەرێ ئەمانە هەمووی دەوری هەبوو لەوەی کە ئەو گرێبەستە بۆ ژنێک کە لە ماڵەوەیە بۆ ئەو کاتە گونجاو بێت یانی ئیتر تەبەن وەکو وتم ئەگەر ئەم کۆمەلگایە بڵین دایکەکە فەرمانڕەوا بێ باوکەکە عینی شتە یانی مشکلەکە لە دایک و باوکەکانی ئەمە ماتریارشیە یا پاتریارشیە ئەمە نییە عیلاقەی بەمەوە نییە عیلاقەی بە دایک و دەسەڵاتی باوکەوە نییە دەسەڵاتی مۆراڵەکە دەیدا و ئەو تەنها نوێنەرایەتی ئەو شتە دەکات مۆراڵەکە دەبێ ڕێگە بدا باوکەکە فەرمانڕەوا بێ نەک باوکەکە خۆی بڕیاری داوە ئەوە کۆمەلگایە ڕێگەی پێدەدا کە ئەم باوکە ئەوە بکە ئەو مۆراڵەیە کە لەناو ئەو کۆمەلگایە هەیە ئەوەی سروشتی پیاوژن کە مەقدادیش و کاگدامیاریش باسییان کرد ئەوە ئەرستۆ شتێکی لای من ناقۆڵایە ینی شتێکی وتووە بەڕاستی شتەکە ینی وەکو بڵێ ژیانی تازە ئەوەی ساخ کردوێتەوە کە ئەم شتە وانە ئەویش کە ژن بۆ ئەوە کراوە کە فەرمانبەری بکە یەکێک فەرمانی پێ بکە ژن و کۆیلە ئەو لە پاڵ یەکدانێ و پیاویش بۆ ئەوە کراوە کە فەرمان ڕەوایەتی بکە و ئەم بۆ چوونە ئەرستیە لە ڕاستیە ینی وەکو بڵێ هیچ شینێکی نییە وەکو بڵێ هیچ ئەساسێکی واقعی و لۆجیکیشی نییە ڕاستە سروشتی ژن لەگەڵ سروشتی پیاو جیاوازە بەڵام ینی ئەوەنە ژن مادام خاوەنی ئیرادەی خۆیەتی نا مادام هەموو ئینسانێک ئازادە هەموو ئینسانێک بەرپرسیارە لەوەی کە خۆی دەیکا نەفیکردنەوەی ئیرادەی هەر کەس بەڕاستی ئەمە وەکو کوشتنی ئینسانێکە وایە لە کاتێکە نەبێت کە بۆ ڕێکخستن ئەو کەسە ئامادە دەبێت کە لەو شوێنە فرمان لەوی تر وەرگرێ چونکە خۆی بۆ نمونە شتێک نازانێت یعنی کە تۆ دەچی لە دکتۆرێک فرمان وەردەگری کە ئەو دەرمانە دەبێت بخۆیت لەبەرەوەی فعلەن تۆ نازانی ئەو ئەمە لێرەش فرمان نییە ڕێنڕێنی نوێنیکردنە و نیشاندانە و ئەو زانایە بەو شتە تۆ نەزانی بەو شتە و ئەو بۆ دیاری دەکا کە کام دەرمان بخۆیت و ئەو پسپۆڕی هەیە و تۆ دەزانی زانایە و علمت بەمە دەشکێ بەڵام ژن و پیاوێک کە ئەم زانایەتیە نییە لە بینیانە بە ناوی ئەوەی کە پێداویستەکانی بۆ دابین دەکا ینی ئەم نەفیکردنەوەی ویستەکەی لە ڕاستە من بە مۆراڵێکی باشی نازانم چکە من پێم وایە ینی ژن و پیا و هەردووکیان بەوە ئینسانن کە خاوەنی ویستن و کاتێ لەم شوێنە ویست نەفی بکرێتەوە کۆیلایەتی هەیە و کەس حەقی نییە بە هەر بیان و یەک هەر مرۆڤێکی تر بکاتە کۆیلە کە هەر شتێک بکا ینی بە فرمانی ئەو بیکایانی کات ئەی ئەمیسانە چۆن بەرپرسیار بێت لە شتەکانی خۆی ئەی چۆن ئەو کردەوانی کە خۆی دەیکایی ئەو بەنیانی ئەو کاتە ئامێرە کەوتەوە ینی ئامێرەکە بەدەزەویترەوە ئەم کەسە لەگەڵ چوزان و گاجووتەکەیە لەگەڵ ئامێرەکەی کە بەکاری دێنێ و ئەمری پێدەکات جلەکانم بۆ بشۆ ئاینیشتە لەبەرەوە ئەوەی ئەرستۆ بەڕاستی لەوانەیە ئەو کاتا و کۆمەلگایەوە کە بەو شکلە ڕێکخراوە لەبێەوە ئەمەی هەڵێنجابێ کە ژن هی ئەوەیە کە دەبێت پیاو پیادەی بکە و لەوێەوە هێنابێتی بەڵام ئەمە لە ڕاستیە شتێکی ئەس دەکەم بۆ کەرامەتی ئینسانی ئینسان چ ژن بێت چ پیاو بێ شتێکی ناڕەوایە ڕۆڵی ئاین تەبان من باز ناکەم نەک لەبەرەوەی نەچمە ناوە باسەوە ینی بەڵام هەست دەکەی مۆراڵەکە ئەوەی کە هەیە لە ڕاستیە عیلاقەی بە عەقدە شەرعیەکەوە نییە لە عەقدە شەرعیەکە هەرەوەیە کە ئاسان عەقدەکە ژەر وجودی نییە ژن و پیاوێک دەچنە لای مەلایەکە و شتانەکەی بۆ هەموو ژن و پیاوێکەوە دەڵێن و تەواو دوانە ئەمە تەنها ڕەوایەتی دەدا بە ئەبەوەی کە ژن و پیاوە بەیەکەوە بن ئەمە ئەرک و ماف دیاری ناکە ئەوەی ئەرک و مافەکە دیاری دەکا مۆراڵەکەی عادات و تەقالیدەکەیە لەناو ئەو کۆمەلگایە لەبەرەوە ژن و پیاو ئەمە دەزانن و کاتێک کە شتێک بۆ نمونە لەوانەیە لەناو حقوقەکەی کە لەناو شەرعا دانراوە پیاوەکە یا ژنەکە لە شوێنەکە لە کاتی جیابوونەوە بە تایبەتی ئەم شتایانی دێتە پێشەوە لە کاتی گرێبەستەکەشە بەڵام لە کاتی
ئەوەی کام دوو کەس دوانە پێکەوەن جاران شتانێک گەبوو ینی ژنوپیا لەوانەیە مشکلیان هەبوایە دەچون پرسیارێکیان لە مەلایەک دەکرد وەکو پرسیارێکی شەرعی کامل لە ڕووی شەرعیەوە چۆنە بەڵام ئێستا لە ڕاستی ئەو شتانەش نەماون لەناوە کۆمەلگایی کە ئێستا هەیە لەبەرەوە ئەس دەکەمە و ڕۆڵە وەکو بڵێ شتی کەسانێکی ترم ڕۆڵە دەگەڕن بۆ نمونە ژنوپیاوێک مشکلیان هەیە دەچنە لای کەسێکی کۆمەڵناسێک دەچنە لای کەسێکی کە لە بواری سایکۆلۆژی شارەزایە دەچێتە ینی ئەمانەش گۆڕاون ئەمانە هەم وەزیفانە دابەش کراون ینی ئەمەش لە کەسێکی ئاینی کە جاران مسلحێکی کۆمەڵایەتی بوو دەویست بە پێی ئەوە پەیوەندی ژنوپیاوەکان دەچوونە لای تاسوڵحیان کە ئەمانە جۆرێ لە گۆڕانی بەسەر هاتووە بۆیە من هەست دەکەم لەو شتانە لە ئەرک و فرمانەکانە بەڕاستی وەکو بڵێ مەوزوعی شەریعەت تەنانەت ئەوانەش کە ینی وەکو بڵێ نەگەڕینن ینی کەسانێکن وەکو بڵێ مەوزوعی ئیسلام بۆتە ئایدۆلۆژیا لە لاشیان ئەوانیش لە ڕاستە بۆ ینی ئەوە پەیڕە و ینی ئەوە نییە کە ئەوە پەیڕەوکەن ئەوەی لاڵسو کەوتیانە لەگەڵ ژنەکانیانە دەیکەن یا ژنەکان لەگەڵ پیاوەکانە دەیکەن ینی شتێکە لە ناو ئاینەکان نییە لە ناو قانونەکانە نییە و ئەو هەموو شەڕ و شەق و هینە سایکۆلۆژیە کە لە بینی ژن و پیاوە هەیە ینی کە حەق دەدەن بە یەکتری ئازیەتی یەک بن لە ڕاستی ئەمە لە ناو هیچ جینەکان نییە ینی بڵێ ئەمە چۆن حەلی دەکەین حکمی شەرعی ئەمە چییە و حکمە شەرعیەکان بۆ کۆمەڵێشتی تر دانراون کە عیبارەتە لە ڕەبتە بە مەوزوعی میراتەوە ڕەبتە بە مەوزوعی ببوورە مارەیەوە ڕەبتە بە مەوزوعی سێکسەوە کۆمەڵێشتن کە ڕەبتە بەمانەوە بەس باقی ئەرسوکەوتەکەی تر لەگەڵ ژنەکەم ئەرسوکەوتێکی مۆراڵیە ینی و ئەو مۆراڵە کە وەری گرتووە بە پێی ئەو مۆراڵە ئەرسوکەوتەکە ینی بۆ نمونە ژنەکە جۆرێک لە تاکتیکی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ پیاوەکە ئەمەی لە دەوروبەرەکەی وەرگرتووە لەگەڵ پیاوەکەیە بەو بەپێی ئەوە دەجوڵێتەوە و منەوە دەمویست باسی بکەم کە لە ئێستا چۆن ماف و ئەرکەکان ئەسڵەن ینی گرێب بەستەکە دیاری ناکە جۆرێک لە کۆمەلگای ئێستای ئێمە جۆرێک لە هین هەیە ئەنالۆگی هەیە ینی بۆ نمونە ژنێک لەبەر ئەوەی پیاوی فلانە کەس ئەساسێکی تازەی کڕیەوە بۆ ماڵەکەی بە ئەنالۆگی داوا لە پیاوەکەی دەکات دەڵێ دەبێت تۆش بۆم بکڕیت ئەمە حەجی لاقەی بە ئینەوە نییە ینی لە ناو قانونی شەرعی و ئەمانە پیاوەکە بە ناچاری دەبێت بچێ بۆی بکڕێ پیاوەکەش دەڵێ ژنی فلانە کەس ئاوای کردووە و ئاوای کردووە و ئاوا خۆی جوان کردووە دەبێت تۆش خۆت وا لێ بکەیت ژنەکەش دەچێت خۆی وا لێ دەکات ئەمە چیە ئەمە ئەنەلۆگیە ئەمی تر کردوویەتی ئەمە ئەوی تر بەپێ چی کردوێتی بەپێ هیچ شتێکە لەوانەیە ئەویش تەقلیدی شتێکی کردبێت وەریگرت بێ ینی یەک دنیاشت دەیە لەم جۆرە کە خەڵکەکە لە یەکتری وەردەگرێت بە ئەنالۆگی شەرعیەتی پێدەدا دەڵێ مافی بنیشە ئەڵێ مادام فلانە کەس ئاوای کرد ئەوە مافی بنیشەوە ئەمە لە قسەی دەنگە دەنگی بینی ژن و پیاوە ئەمە زۆر ینی لۆجیکەکەیانەوەیە فلانە ژنی فلانە کەس ئاوایە پیاوی فلانە کەس ئاوا ینی لە کاتێک کە دەکەونە دەمەقاڵێ بۆ ئەوەی داوای شتێک بک بە ماف بۆ خۆی یا شتێک بک بە ئەرگ بەسەر پیاوەکەیەوە دێت ئەم ئارگۆمنتانە دێنێتەوە لەبەرەوەی ئەمەی ئەرک و ماف دروست دەکات ئەسڵەن لە عیلاقەی بەینەکەەوە نییە ینی ناوەڕۆکی گرێ بەستەکە وجودی نییە ئەوە ئەم ناوەڕەکە دەگۆڕێ بە کەیفی خۆیان ئەم دوانە بە پێ زروفەی کە دێتە پێشەوە دەیگۆڕ و ئەمە کارە ساتی دروست کردووە لە ناو خێزانە ینی دایمە جەنگە لەسەر ئەمە چونکە بە ئەنەلۆگی ئەمە دەکرێت بە لە بریدانان و ئەمە مهینێکی ئاسانە تۆ دەتوانانی هەر کەسێک ژنێکەر دەتوانێت هەر ژنێکی تر بک بە نمونە بۆ نمونە بڵێژ پیاوی فلانە کەس لەگەڵ ژنەکەیە دەچن بۆ پیاسە و تۆش دەبێت لەگەڵ مابێ بۆ پیاسە ئەمە لە شەرعا نییە ینی شتێک نییە لە عەقدەکە عەقدە قانونیەکە نەعەقدەینەکە هەبێت ئەمە ئیتر مادام ئەوی تر کرد ینی بە چاوکردن لەوی تر بە لە بریدانان مادام ئەو ژنی ئەو پیاوەیە و پەیوەندیەکەیان هاوسەرگیریە و ئەو عەقدە لە بینیانە هەیە و ئەوە دەکا کەواتە لە ناو عەقدەکەی ئێمەشا ئەو پیاسەیە هەیە دەبێت جەنابەت بێ لەگەڵ منا پیاسە بکەی بۆ نمونە یا پیاوەکە
بامان شێوە بە ئەنالۆگی دەڵێ ژنی فلانە پیاو ئاوا بۆ پیاوەکەی ئەمە دەکات و دەبێت تۆش ئەمە بکەیت چونکە ئەوان گرێبەستی بە گرێبەستی هاوسەرگیری گرێبەستیان کردووە ئەمە لە گرێبەستەکەی ئەوان هەیە دەبێت لەوە ئێمەش هەبێت لە کاتێک ئەمە عیلاقەی بە گرێبەستەکەەوە نییە یعنی کۆمەڵێ مافو ئەرک دێنینە ناو گرێبەستەکەەوە کە ئەسڵەن لە ناو گرێبەستەکانیە ئەلێرە فەوزا دروست دەبێت ئێرە کەس نازانێ مافی چیە و ئەرکی چیە کێ ئازابوو کێ لە سۆفستایی تر بوو کێ توانی ئارگۆمنتی باشتر بێنێتەوە کە هیچ ئەساسێکیان نییە ئەوە ئەوی تر دەبەزێنە و زۆرترین ئەرک دەخاتە سەری و کەمترین زۆرترین مافیش بۆ خۆی دەبا وە لێرە جەنگ لە ناو عایلا هەیە یعنی شتێک نییە لە ڕاستیە ینی جەنگەکە ژەمەیە ئەم یاریەیە کە دەکرێت گرێبەستە کۆنە کە ئەساسەکەی نەماوە و کاتە شتەکان گۆڕاون و ماف و ئەرکەکان تەواو تاعتیل کراون ئەو کاتە دەبێت ماف و ئەرکێکە بێ ئەکێ دووسی دەکات مەتاکەکان خۆیان دووسی دەکەن بەچی بە سەسەتە ئێتر شتێک نییە بە ناوی ئەوەی کە من بەپێی ئەم گرێبەستە ئەوە مافمە یا ئەوە ماف یعنی تۆ بەپێی گرێبەستەکە مافت هەیە بۆ نمونە گرێبەست دەڵوەشێنیتەوە بەڵام لێرە گرێبەست دەڵوەشێنیتەوە یەک عەشیرە دەبێتە دوژمنت یعنی دەبێت و خۆت ئامادەکەی بۆ دوژمنکاریەک چییە وڵات و ئەم عەقدە دەڵوەشاند و ئەمە لەکوێی عەقدا هەیە یعنی لەکوێی عەقدا هەیە بۆ نمونە کاتێک ژن و پیاوێک لە یەک جیا دەبنەوە دابنێ 20 ساڵ ئەمە ژن و مێردن و لەگەڵ کەسوکاری ئەم ژنە ئەمانە تێکەڵن دوای ئەوە کە جیا دەبنەوە کەسوکاری ژنەکە تەرەفی ژنەکەیە پەیوەندیان لەگەڵ پیاوەکە قەتا دەکەن ئەمە لە کوێی گرێبەستە هەیە و پیاوەکە یا ژنەکە هەردووکیان کاتێک کە ئەم گرێبەستاڵ دەوەشێنەوە هەردووکیان ینی وەکو بڵێ بوون بەلەکەیەک بەسەر عایلەکەەوە و وەرگرتنەوەیان لەلایەن عایلەکەەوە ئاسان نیە ئەمە چییە ئەمە لەکوێوە هاتووە وەشتانێکی زۆر هەیە کە لە ڕاستیا ڕەبتیان بە هینەکانەوە نییە ینی ئێمە بە عادات و تەقالیدە ینی مۆراڵە لەوێوە هاتووەتە ناو گرێبەستەکەەوە بەڵام کاتێک کە ئەمە فعلەن ئەرک و مافەکان دەخرێنە ناو گرێبەستەوە و لایەنێک دەبێت کە دەتوانێت سەرپەرشتی ئەمە بکە کە ئەم ئەرک و مافانە لە ناو عایلەکە بێ و ئەم ئەرک و مافانە بە پێی مۆراڵەکەش دەبێت کە وەکو باسم کرد لە مێشکی تاکەکانە هەیە ئەو کاتە قانونێک هەیە یاسایەک هەیە و ئەمە وەکو بڵێ ئەمە یارینی ئەو کاتە ئەم کاتە دوو کەس کە دەیانەوێ جیا ببنەوە ئەم هەموو دنیا ناڕوخێت ینی دوو کەسە عەقدێکە کردویانە لەگەڵ یەک ئاساس نین ناتوانن ئەو مافوەرکانەی کە هەیەیانە بۆ یەکتری جێبەجێکەن وە ژیانەکە گونجاو نییە پێکەوە بن هەردووکیان زەرر دەکەن یا یەکێکیان زەرر دەکا یەکێکیان قازان دەکا بۆچی چونکە ئەرک و مافەکانەوە خۆی جێبەجێ ناکرێت ئەو کاتە دەبێت جێ ببنەوە بەڵام لە شوێنێکا کە ئەمە هێزێک دەبێت کە چاودێری ئەو گرێبەستە دەکا یا مۆراڵێک دەبێت کە ئەرک و مافەکانی بە وردی دیاری کردبێ ئەو کاتە منەز دەکەم ینی سیستەمێکی پەروەردەیی باشە بێ بۆ وەڵسو کەوتە ئەو کاتە کێشەکان کەمتر دەبنەوە ینی زیاتر شتەکە بە پێی هینەکە دەڕوا گرێبەستەکە دەڕوا مەسەلەی بیداگۆژی شتێکی باشە کە بڵێنەوە کراوە و ڕێکخراوە فینلەندیا ئەمەی کردووە بەڵام مەوزوعی بیداگۆژی ئەوەندەی پەیوەندی بەوەوە هەیە کە چۆن من مادەیەک لە مادەکان کە دێڵێمەوە بە قوتابی بە باشترین ڕێگا بیڵێمەوە و ئەو زانستای بگەێنم بۆ نمونە لە بیرکاریە من چۆن بتوانم ئەم پەروەردەیەکی ینی لە هینەکەی تواناکەی پەروەردەکەم لەو مەجالە ئەمە عیلاقەی زۆر بە مۆراڵەوە نییە و مۆزوعی مۆراڵ ڕاستیا بە چەند دەورەیەکی ئاوایی ناکرێت مۆزوعی مۆراڵ پێداویستیەکی کۆمەڵایەتی کە لە شوێنەکە بەرەبەرە قەیرانەکان ئێستا ئێمە خێزانمان لە ناو قەیرانێکی گەورایە ئەو قەیرانانە ئەوەندە گەورە دەبن لە کاتێکا کە ئیتر تەحمل ناکرێن لە ڕاستیە ئەو کاتە زەمینەی ئەوە خۆش دەبێت کە و مۆراڵە دەستکاری بکرێت
و ئەوەنا لە ڕێگەی بەڕاستی ئەو شتانەوە و مۆراڵە ناتوانین دەستکاریکەین واتە و مۆراڵە دەستکاری نەکەین ئەو ناوەڕۆکە و مافو ئەرکان ینی ناگەڕێتەوە بۆ گرێبەستەکان و قانون فعال نابێت چونکە قانون لە ڕاستیا بەبێ مۆراڵ ینی چالاک نابێت و هەموو قانونێک دەبێت لە ئەساسەوە لەناو ئەم کەسا بە وەکو ناو سیستەمەکەی مێشکیا بە شکڵێکی نائاگایانە هەبێ و جێبەجێ بکات تاوەکو فعلەن قانون جێبەجێ بکرێت چونکە لەو کاتا ئەگەر نەبوو دەبێت لە ڕێگەی هێزەوە تۆ هێز بەکاربێنی بە زۆر پێی جێبەجێ بکەیت کاتێککە لە ناو سیستەمەکە هەیە و کاتە تۆ کەمترین لە حاڵەتی زۆر بینایانی تۆ هێز بەکاردێنی لە ئەو کاتە بەس دەبێت بۆ کۆمەلگاکە هێز بەکاربێنی بە زۆر قانونەکەیان بەسەرا بچەسبێنی و ئەوەی کە لە لای ئێمە قانون دەڵێن ئیشناکە لەبەرەوەی لە ڕاستیان مۆراڵەکە نایڵە ئیشکا و ئەو قانونانشکان وەکو لە مۆراڵەکە وەرنەگیراون کۆمەڵی خەڵکن لەوێ دانیشتون قانونەکەیان داڕشتووە هەندێکی بە پێوە دایڕشتووە کە لە بەرژەوەندی لایەنێک بێت چوزانم یا هەر شتێکی تر لەم بابەتە وە کەس ناتوە دراسی مۆراڵەکە بکاوە وەساکە لێک باتەوە واتە مۆراڵەکەش دەستکاری نەکرێ قانون فعال نابێت قانون چالاک نابێت بەڵێن دەدەم بەڵێن و پەیمان دووشتی جیاوازن کە کەسەکە بڵین لە نووسنگە بەڵێن دەرایەتی دەکاتەوە و بەڵێنە لە ڕاستیا پەیمان نییە پەیمان شتێکی ڕۆحیە پەیمان کاتێ لە نێوان دوو کەسا هەیە کاتێ ئەو دوو کەسە هەر شتێک دەکەن بۆ یەکتری ئاسان حساباتی نییە و لە ڕێگەی لە لێەوە نایکا کە ئەرکێتی یا مافێتی و ئەمە ینی وەکو بڵێ شتێکە کە لە خۆیان دەیکا بەبێ ئەوەی ئەوی تر منەت بارکایانی و ئەمە نییە ئەمە لە بینی هاوڕەکانە هەیە لە بینی دوو کەسا هەیە کە خۆشەویستیەکیانە لە پەیمانی خۆشەویستیا بن و خۆشەویستەکان لە ڕاستیا ئەوانن کە ئەم ئەرک و شتا ینی بەدەرن لەوانە ینی ئێتر عەقدێک هەبێ لە بینیانایانە بێ ئەم عەقدا ئەوان بە پێ ئەرک و مافەکە ناجۆڵێنەوە ینی ئەوەی کە دەیکەن لە ڕاستیا وەکو وایە هەر کەسە بۆ خۆی بیکا یعنی تر ئەویتر نییە لە کردنەکە ینی لە کردنەکە من هەرچی دەکەم ئەویتر خۆمم لەبەرەوە بۆ خۆمی دەکەم و کاتێک بۆ خۆشمی دەکەم من قەرزارنی و شتێکیش لەو کاتان ناکەم کە بە پێ ئەوە بێکە ئەرکێک پێم بکایە و لە ناو خۆشەویستیەکە کە فعلەن شتێکی باڵایە ئەمە توانی دەستەکەم دەگمەنە ینی شتێکی ئاسان نییە لە ئەمە ئاستێکی لە ئاستێکی وشاری بەرز و ینی ئاستێکی ڕوحی بەرزی دەبێت ئەو کەسانە بگەنە خۆشەویستێکی ئاوا یا بگەنە هاوڕێیەتێکی ئاوا لەبەرەوە پەیمان ینی پەیمان بۆ نمونە شتێکە لە بینی تۆ خوا دەیبەسیت لەبەرەوە پەیمان شتێکی پیرۆزە لە ڕاستیان ناکەوێتە ناو مادیاتەوە دەبێت ئینسانەکان لەوەی کە مادیەت دەرچوو بنجا دەتوانن خاوەنی پەیمان من لێرە کۆتایی پێدێنم سوپاس